وەزارەتی بەرگری عێراق گرتەیەکی هێرشێکی ئاسمانی بڵاو کردەوە کە دەڵێن ئەندامانی گروپی دەوڵەتی ئیسلامی و بار هەڵگرەکەیان لە بیابانەکانی ئەنبار لە ڕۆژاوای ئەو وڵاتە کردووەتە ئامانج. لە گرتە ڤیدیۆیەکاندا دەرکەوتووە کە بار هەڵگرێک کراوەتە ئامانج و بەپێی زانیاریەکان وەک بنکەیەکی گەڕۆکی چەکدارانی داعش بۆ هەڵگرتنی چەک و تەقەمەنی بۆ ئەو گروپە بەکارهاتووە. لە ڕاگەیەندراوەکەدا کە شانەی ڕاگەیاندنی ئەمنی وزارەتەکە بڵاوی کردوێتەوە ئاماژە بەوە کراوە دەستگای هەواڵگری سەربازی عێراق چاودێری شانەیەکی داعشی کردووە کە لەناو بار هەڵگرێکی تانکردا خۆیان هەشارداوە. هاوشێوەی ئەو تانکرەی کە شوانەکان بۆ گواستنەوەی ئاو لە ناوچەکەدا بەکاری دەهێنن. لە ڕاگەیەندراوەکەدا هاتووە هێزە ئەمنیەکانی عێراق بۆ ماوەی 4 ڕۆژ چاودێری بار هەڵگرەکەیان کردووە پێش ئەوەی هێرشە ئاسمانیەکان ئەنجام بدەن کە بووە هۆی کوژرانی 4 چەکدار و تێکشکاندنی ئۆتۆمۆبیلەکە.